بڕیار بوو ئەمڕۆ موچەی مانگی 5 و 6 هێزانیەکان بەسەر یەکەوە دابەش بکرێت، بەڵام بەشێکی زۆر لە خانەنشینانی هێزەکانی 78 تەنها یەک موچەیان پێدرا. تا ئێستاش هیچ ڕوونکردنەوەیەک لە وەزارەتە پەیوەندیدارەکان و حکوومەتەوە نەدراوە کە بۆچی بەغدا 2 موچەی ناردووە و ئەوان یەک موچەیان دابەش کردووە. چینی هێزەکانی هەفتایە بەشی ئەفسەرانیان هەیە و لەگەڵ سەربازەکەیە لەبەری مانگی 6یان نەقل بۆ وەزارەتی پێشمەرگە لەگەڵ مانگی 7 وەریەگرن مانگی 6ەکەیان پێیان وتراوە یان ئەمە تازە پێیان وتراوە؟ تازە پێیان وتراوە بەس 5ەکان لا ئێمە وەرەگرن مانگی 5ەکان لا ئێمە مانگی 6یان لا ئێمە نەماوە. ئێمە هێزەکانی هەفتە موچەمان لێرە بەدایە ئێستا غێرەوە گوازراوەتەوە بۆ وەزارەت چوومەتە وەزارەت لە وەزارەتەڵێن موچەکەی بەلیست چێتە سەر وەزارەتی پێشمەرگە هەولێر موچەکەی تر لەکوێ وەرگرن؟ ئێستا بچین لێرەڵێ چی وەزارەت چوومەتە وەزارەت ئەڵێ لیستەکە لە بانقی مەڵکەنی هاتوومەتە بانقی مەڵکەنی چوومە لێ بەڕێوەرە لە لیستم پێ نەگەیشت تۆ نازانم دەستی هەتاکەی. بەشێکی دیکە لە هێزانیەکان هیچ موچەیەکیان پێ نەدرا سەرڕای ئەوەی 6 کاتژمێر لە گەرمادا لە سەرەدا وەستان، بەڵام پێیان وتن بنکەکە هیچ پارێکی تێدا نییە و یەکشەمە وەرنەوە. وەڵام من نەم 5 و 6 بوو بە حەوی تا ئێستا مەعاشمان نەگرتووە کاک هەڵێ نییە کاک هیچ موچەیەکتان وەرنەگریا؟ هیچ شتێک وەڵاهی وتن بڕۆن یەکشەممە دووشەممە ئەگەر پارە هات هاتوو وەرگەر پارە هات لەبانی ساعە خەوتۆ چارەک بۆ خەوت لێرم ئێستا پێمانەڵێن با نەخۆش نەکەون لەو گەرما فەرموو بڕۆنەوە پارە نییە. دوای چەندێک ئەو قسەیەتان پێوترا؟ دوای 4 ساعت 5 ساعت چاوەڕوانی؟ وەڵام من تقریبەوە لە یەکشەمەوە چاوەڕوان بووم ئەم ڕۆژ بەهانی ساعت 6 لێرە بووم باشە ئێستا جوابمانەکەنەڵێن پارە نییە بە ئەی بۆ لەو پێش پێموتین تەلەڤیزیۆنی ئەلانی کرد تەشریف بێنن ئەوە 3 ڕۆژ تەلەڤیزیۆن هەر باسیەکە هەڵێ هێزەکانی هەفتا بچن موچەکانیان وەرگرن و 2 موچەیش بەسەر یەکۆیەک موچەیەکیش نەبوو نیو موچەش نەبوو هەریچ بەخوا بانی دازانم قەرز کردووە بۆ تاکسی. بەپێی زانیاریەکانی پێیام ئەوانەی خانەنشینی هێزەکانی هەفتان ئەم گرفتەیان هەیە و عێراق داوای کردووە چاکسازی لە لیستەکەیاندا بکرێت و دەڵێن نابێت هێزەکانی هەفتا خانەنشینی هەبێت و تا وردبینی نەکرێت گرفتی موچەکانیان چارەسەر ناکرێت. هەروەها دەبێت دوای چاکسازیکردن لە لیستەکەیان موچەکانیان بگرێتەوە سەر خانەنشینی وەزارەتی پێشمەرگە. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.